بە هەمووتان ئاگادارن کە نەخۆشیەک هەیە کە پێوترێ ئەو حمە نەزیفیە ئەو ڤایرۆسی کە لە ئاژەڵ و حیوانەکان بڵاوە بێتەوە. ئەو خەلیە لەمڕۆ بەدواوەتر دروست کراوە جارێکی دیکە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ببینەوە بە هەموو ئیمکانیاتی حکوومەت بە تەنسیق لەگەڵ ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن هەموو ئەو دائیرە و جیهاتانەی کە معنین ئەمڕۆکە بان کراون بۆ ئەم کۆبوونەوەیە خەلیەکە دروست دەکەینەوە جارێکی دیکە و هەروەها لەمڕۆ بەدواوە ئاژەڵ و حیوانات بۆ دەرەوەی پارێزگای کەرکووک نایەت ژوورەوە و دەریش ناچێت واتا بۆ شارەکانی تر بە هیچ شێوەیەک نە ئاژەڵ دێتە نێو کەرکووک و نە لە کەرکووک شۆ بێتەوە بڕوا بۆ شارەکانی دیکە بۆ ماوەی 21 ڕۆژ ئەمە بەردەوامە بێت بۆ ماوەی 21 ڕۆژ و خاڵێکی دیکە بەیتەڕی کەرکووک ئیجرعاتەکانی زیاترە کە سەبارەت بەو ڕەش و تاعفیری کە تایبەتە بەو ئاژەڵانە لە هەموو قەزا و ناحیە و گوندەکانەوە ئیجرعاتیان زیاتر دەبێت و خاڵێکی دیکە سەربڕینی ئاژەڵ لە نێو شار کە بە شێوەیەکی عەشوایی ئەمە بە هیچ شێوەیەک نابێ ئەسەری بمێنێت قایمەقامی مرکزمان تەبلیغ و تەوجیه کرد کە هەموو ئیجرعاتەکانی توند و تیژکا زیاتر لەگەڵ ئەوەی کە ئەم حاڵەتە لە هەر گەڕەک و شوێنێکا بێت ڕوبەڕووی دادگا و غەرامە بکرێن.